بورگەبۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و ناژێتە دی ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕەحمانە کوشتنی عەشقی ئەبەدی دار و بەردە لە ناخمانە ڕاماڵینی خۆشەویستی جا بەتر و کەرکووکە لە دڵمانە کۆتایی ئێمە کاتێکە کە کۆتایی هەناسە هات چۆن بەکارهێنا و ئەمە تەنە بە هاوکاری حکومداری کوردی نەبوو حکومداری کوردی واتە بە زانابوون بە یاخود نەزانی بوو بێ کەوتوتە خزمەتی دوژمنەوە لەبەرەوەی لە ڕێگەی و فلیمانەوە بە بەردەوامی کە چەند ساڵە کە دەرخوادی لە تیڤەکانەوە دەرخوادی بنەماڵە کوردیەکانە درێ کەلتورێکە ئەمە کەلتوری تورکیش نییە کەلتورێکە بەدەرە لە بەها ئەخلاقیەکانی هەموو کۆمەڵگەیە فلیمێکە بۆ نە زۆر بەدەرە جیاوازە لە بەهای ئەخلاقی کۆمەڵگایی دەرخوادی کۆمەڵگەی کە درێ کە بەردەوامی سێری بکە بۆی لە پێوەرە ئەخلاقیەکانی کۆمەڵگە دووری بخاتەوە بۆی لە بەها مۆڕاڵی بەهای سیاسی بەها کەلتوریەکانی کۆمەڵگە دووری بخاتەوە لە مێژووە هەمیشە بافێت کرد مێژوو حکومداری کورد بەدەرە لە تەواوی ئەو سیستەمانی کە لەجیانێ واتە کورد عەقڵەتی دەسەڵاتداری قبوڵ نییە و ئەگەر عەقڵەت دەسەڵاتداری قبوڵ نییە ئایا کورد چ سیستەمێکی پێ قبوڵە لە چوار لە دەرەوەی ئەو سیستەمە دەسەڵاتداری کە ئێستا لە جیهانەیە واتە کەسێکە بێ فەرمانڕەوا بێت کۆمەڵە کەس کار بەدەستی ئەو بن بتوانێت کە ژیانی ڕۆژانەی خوارد بەڕێ بکەن کاتێک ئێمە باسی کورد دەکەین کورد وتمان بوونێتێکی هەیە بوونێتێکی ڕۆحیە لە هەموو شوێنەکە ئێستا ئەو شەڕی کە ئێستا بەڕێواچێت بەرامبەر کورد شەڕێکی نەربە شەڕی لە ناوبردنی کەلتورە واتە کورد بۆ ئەوەی لە ناوبەرن ئەم شەڕە نەرمە بەڕێوا بن ئێمە یەک شتێکی لێرە تێکەڵاوی نەکەین داژیکەری هەر داژیکەریە نەرن بە یاخودەوە تا بەهێزی عەسکەری واتە لە ناوبردنی کەلتوری بێ یان لە بە بردننی هێزی عەسکەری بێ بۆ ناچێت بەڵام هەرێ مەترسیداترین داژیکاری کەلتوری کاتێک کە ئەیانێ داژیکەری لە ناوچەکەیان بەڕێوە بەرن ئێمە نمونەیەکمانێت لە نمونەی فەرمانڕەوایەتی کورد ئایا لە مێژووە چۆن فەرمانڕەوایەتی کردووە نمونەی خانی لە بزێڕینمانەیە داستانی قەڵای دڵم لەوانەیە زۆر بەشتان ئاشنای و داستانە کوردیە بن کاتی خانی لە بزێڕین بەرامبەر ئەو داژیکاری ساسانەکانە وەستێتەوە قۆڵێکی وەبرێتەوە خەڵکی لە خۆشەویستیەوە قۆڵێکی دەستکردی ئاڵتونی بۆ دروستەکە هیچ جۆرێک هەڵوێستێکی فەرمی و نافەرمی لە بەرامبەر ئەم دڕندایەتیانەی دەوڵەتی تورک نەگیراوەتە بەرو لەلایەن دەسەڵاتی هەرێمەوە تەنانەت یەک پەیامی ناڕەزایەتی سادەش ئاراستەی دەوڵەتی داگیرکەری تورک نەکراوە تەنانەت ئەو کەسانش کە بە فڕۆکەی دەوڵەتی داگیرکەری تورک شەهید دەکرێن نەک هەر بە شەهید لە قڵەم نادرێن بەڵکو بە هەنگاوی هەرە سەرەتاییەکانیش قەرەبوو ناکرێنەوە ئەمە لە کاتێکدایە زۆربەیان وەکو پیشە پێشمەرگە بوونە بە نمونەی ئەو هێرشانە و قوربانی بوونی هاوڵاتیان سێ برا کە هەرسێکیان پێشمەرگە بوون و لە بەرەکانی پێشەوەی شەڕی داعەشیشدا بەشداریەکی بەرچاویان هەبووە بە ناوی مەجید و تاهیر و ڕەمەزان محەممەد کە لە 4/4/2018 لە بۆردومانێکدا لە شیلاتزێ شەهید بوون دوای بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەمان ناوچە لە 23/1/2019 لە دۆڵی ڕەشاوەی سەر بەم ناوچەیە دوو هاوڵاتی کە ئەوانیش پێشمەرگە بوون بە ناوەکانی بەختیار حەسەن و زیاد حەجی بە بۆردومانی دەوڵەتی فاشیستی تورک شەهید بوون